مامۆستا سەرکار ئەگەر عەفوت خوای نەکەی بیتێ دەستخۆشی دیلەکەم دکتۆر گیان سپاس بۆ شیکاری پندەکان. بەڕاستی پەندی پێشنیان کۆمەڵە پەندی زۆر جوانمان هەیە، بەڵام ئایا هەندێکی هەیە ئەگەر لە ڕووی دەرونیەوە یا لە ڕووی پەروەردەیەوە لێکی بیتەوە ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێ. بۆ نمونە ئێستا پەندێکمانێ ئەڵێ بەقەی بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە. ئایا ئەمە سنووردانان نییە بۆ کەسێک کە توانای بوەستە لە داهێنان بوەستی، ینی تۆ جیهان بەڕی تۆیە بۆ ئەبێت تۆ ینی بەڕەکەی خۆت سنووردارکەی. و پندێکی تریش ئەگەر شیکارێکی بۆ بکەی ئەڵێ قسە کەوتە زارێ ئەکەوێتە شارێ. ڕای جەنابت لەسەر ئەمە. بەڵێ دەستخۆش مامۆستا سەرکارجان. وەڵا کە قسە کەوتە زارێ دەکەوێتە شارێ لێرە ئەمە بەس چییە بەڕێزان؟ نهێنی پارێزیە بۆتەکە، یعنی قەت نەچی بەڕێزان هیچ مرۆڤێک نییە نهێنیەکان وەکو خۆ بپارێزێ. بۆیە کە بۆ یەکێکە باس کرد ئەوی ژەڵێت خوا من بۆ کەسی باز نەکەی، وەختێکە زانی بۆ 100 کەس باز کرد ئەوی ژەڵێت خوا بۆ کەسی باز نەکەی. لەبەرەوە لێرە ئەمە چیمان پێڵە؟ کاتێک کە نهێنیەک ئەڕواتە یەکێکی تر بڕوا و ببێ سەدان کەسی تر بڵاویە کاتەوانێ، اینجا ئەمە کێشەکە دروستە بێ. جا خاستن لە هەندێک شتا هەیە بەڕێزان، ئەمە من بۆ بوارەکەی خۆمەڵێم، ئێمە کاتێک کە یەک کێشەیەکی هەیە بەڕێزان، کێشەیەکی خێزانی هەیە یا جاری وای لاقی بە ئەخلاق و بە جنس و بەمانەوە هەیە، بڕوا و ببێ یەکێکی تر بیزانێ لە کەسوکاری ئەم کچە و ئەنواعێکی وەکو ئەوە کوژرێت. بۆیە نابێ لەم کاتانێم نهێنیە بچێتە زاری یەکێکی تر. بۆیە بەڕێزان هەر کاتێ نهێنیەکەی تخۆ دابەیەکی ئەبی بە دیلی و کەسە هەر ئەیڵێ بە خەڵکی تر. بۆیە پندێ بۆ عیبرەتی تایە بەگاڵتە نەوتراوە، بەڵێ بەس بە نیسبەتەوە بە پێی خۆ بەڕەکە و ڕاکێشە. هەموو ئەمانە بەڕێزان ڕێژەین، یعنی کاڵێ تۆ ناتوانانی مطلق بڵێ بۆ هەموو حاڵەتەکانە مستەحیلە. بۆچی؟ کاڵێ بە پێی خۆ بە پێی بەڕەکەی خۆ پێڕاکە. قوربانجان تۆ توی هاوسەرگیری بکەی باشە؟ ئیمکانیەتەکە 1 ملیۆن دینارە، هەر ئەوەنگە هەیە. ئەکرێت تۆ کچەکە داوای لەکە بای 5 ملیۆن بە ساڵتونی بۆ بکڕی، قەرزارە بی کێشە بۆ دروستە بێ، کاڵێ بە پێی بەڕەکەی خۆ ینی بە پێی ئیمکانێتی خۆ. بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆموحێ نەبێ، مانای ئەوە نییە پلان بۆ داهاتوت دامنێ. ئەم پندانە هەمووی بۆ مواقفێکی تایبەتی وتراوە، ئەبێ ئێمە ئاگامان لەوە بێ بەڕێزان، بۆ هەموو حاڵەتێ نەوتراوە. زۆر سوپاس مامۆستا نیاز.